کتێبخانەی دەنگی خەزان لە هۆڵی ناساندنی شاکارە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە کتێبێکی پەروەردەیی بەناوبانگ کتێبخانەی دەنگی خەزان کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە دکتۆر کاربر نووسیوێتی و شەیدا سەلاح لە فارسیەوە کردوویەتی بە کوردی. چاپخانە و ئۆفسەتی قانع ئەم کتێبەی بەرهەم هێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لە ئامادەکردنی عەتاقەرەداغیە و بە دەنگی سۆزان سالار پێشکەشەکرێت. بەشی حەوتام. کێشەکانی چوون بۆ توالێت. گۆڕینی دایبی و سەرچەف و شۆردنی ئەو شوێنانەی مناڵەکە تەڕی دەکات ئەرکێکە کە زۆربەی دایک و باوکان بەو پەڕیمەیلەوە ئەنجامی دەدەن، چونکە هەر لە پێشەوە کێشەکانی منداڵداریان زانیوە و بۆ هۆیەوە منداڵیان ناوەتەوە. کاتێ مناڵان ساوان هەز بە بوونی کێشەی لەو جۆرە ناکەن، بەڵام کە گەورە بوون فێردەبن بە تەنیایی بچن بۆ توالێت و خۆیان پیس نەکەن. توانای فێربوونی چوون بۆ توالێت لە ناو مناڵاندا جیاوازە. هەندێکیان درەنگتر لەوانی تر فێردەبن لە کاتی خۆیدا بچن. دیارە ئەوە کارێکی نائاسایی نییە، بەڵام دایک و باوکان نیگەرانی ئەوەن نەکو مناڵەکەیان فێر نەبێت ئەو کارە ئەنجام بدات، و هەندێک جاریش نیگەرانن لەوەی نەکو مناڵە گەورەکان جارێکی تر لە شەودا خۆیان تەڕکەن. لەو کاتەدا لە خۆتان دەپرسن ئایا مناڵەکەمان هەست بە نائارامی دەکات؟ یان ئایا ئێمە کارێکی هەڵەمان کردووە؟ ئەم بەشە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەتانە و بڕێکی زۆر لەو کێشانی لەگەڵ مناڵەکەتان هەتانە دەتوانن بەهۆیانەوە چارەسەریان بۆ بدۆزنەوە. فێرکردنی چوونە سەر توالێت. فێرکردنی ڕەوشی چوونە سەر توالێت بابەتێکە کە هەندێک نیگەرانی بۆ دایک و باوکان پێک دەهێنێت. ڕەنگە ئەو شێوازەی بۆ منداڵێک سوودی هەیە هەمان سوود بە مناڵێکی تر نەگەێنێت، و هەندێک خاوەن بیر و ڕاکان لەو بڕوایدان مۆڵەت بە مناڵ بدرێت بە شێوەی سروشتی خۆی فێری چوونە سەر توالێت بێت. پێویستە چی بکەن؟ ئایا لە کاتی فێرکردندا مناڵەکەتان لەباری دەرونیەوە دووچاری ئازار دەبێت؟ وەڵام ئەوەیە نەخێر. هەموو مناڵان جگە لەو کەسانەی کێشەی دەرونی یان فیزیکیان هەیە درەنگیان زوو فێر دەبن. تەنانەت زۆربەی ئەو مناڵانی منگۆلیشن واتە لە ڕووی بوونیادی دەماخیەوە دواکەوتون دەتوانن بەسەر ئەو ڕۆشتانەیاندا زاڵ بن. هەندێک لە مناڵان درەنگتر و کەمێ بە زەحمەتتر فێری ئەم ڕەوشتە دەبن. بەڵام لەیادتان نەچێت ئەو شتە پەیوەندی بە جیاوازی نێوان مناڵانەوە هەیە و جێگای دڵگرانی نییە، وەکو ئەوەی هەندێک مناڵان زوو پێدەگرن و زووتر قسە دەکەن. تاقیکردنەوەکان دەربارەی ئازاری ڕۆحی منداڵان بۆهۆی فێرکردنی چوون بۆ ئاودەستخانە وانیشانی داوە کە ئەو کارە تەنیا لە حاڵەتێکدا بۆ منداڵ زیانی دەبێت کە ئێوە وەکو مامۆستایەکی دڵڕەقن و دەتانەوێت مناڵەکەتان زۆر سزا بدەن. ئەگەر نا فێرکردنی چوونە سەر توالێت بەردی بناغەی پێکێنانی کەسایەتی منداڵ نییە. لێرەدا ئاماژە بە هەڵەیەکی تر دەکەین. هەندێک جار لە هاوڕێیان و ناسیاوانی خۆتان دەڵێن کە مناڵەکەیان لە تەمەنی 1 ساڵیدا فێربووە بە تەنیایی بچێتە سەر توالێت. بڕوا بۆ قسانە مەکەن. زۆر کەمە ئەو مناڵەی پێش 18 مانگی بتوانێت فێر بێت خۆی بچێتە سەر توالێت. ئەو مناڵەی لە 1 ساڵیدا خۆی تەڕۆپیز ناکات لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە دایک و باوکی سەرنجی حاڵەتەکانی دەدەن و بەباشی لێ تێدەگەن و دەزانن لە چ کاتێکدا بیبەن بۆ سەر توالێت. بە هەر حاڵ فێرکردنی بەر لە کاتی خۆی لە ئەنجامدانی هەر کارێک
لەوانەیە زیانی لێ بکەوێتەوە. فێرکردنی چوون بۆ سەر توالێت پێویستە لە کاتێکدا ئەنجام بدرێت کە لەشی مناڵ لەلایەنی فیزیکیەوە ئامادە بێت و ئەو مناڵانەی هێشتا پەیوەندی نێوان مێشک و دەستگاکانی پاڵپێوەنانیان ناتەواوە ناتوانن لە کاتی پێویستدا هێزی ئاگا لە خۆبوونیان کۆنتڕۆڵ بکەن. تەنانەت نازانن کە خۆشیان تەڕ کردووە. پێویستە ئەوە بزانین کە کۆنتڕۆڵکردن قۆناغێکی دوای ئاگاداربوونەوەیە، واتە پێویستە مناڵەکەتان ئاگاداری خۆتڕکردن بێت و اینجا دەتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکات. کەمبوونەوەی ژماری خۆتڕکردنەکان لە ڕۆژدا یارمەتی کۆنتڕۆڵکردن دەدات. شێوەی ئاسایی تەواوبوون توانای کۆنتڕۆڵکردنە، نەچوونە سەر ئاو لە شەو و ڕۆژدا و کاری بەدەر لەوانەش لەو شێوەیەدا هەیە. پێویستە بزانن کە کچان زووتر توانای چوونە سەر ئاویان هەیە. زۆربەی مناڵان لە تەمەنی 2 تا 3 ساڵیدا ئامادەی قبوڵکردن و فێرکردنی ئەو ڕەوشتە دەبن و ژمارەیەکی کەمیش لە 20 مانگیدا بەو ئامادەبوونە دەگەن. بۆ ئەوەی تێبگەن ئایا مناڵەکەتان ئامادەی فێربوونی هەیە یان نا، ئەوە داواکاریەکانی لە خوارەوە هاتوون بیخوێننەوە. کاتێ دەست پێ بکەن کە سەرکەوتنی خۆتان و مناڵەکەتان بەڕاستی لاڕوون بێت. هەرگیز بایەخێک بۆ ئەو بابەتە دامەنێن. کوڕی دراوسێکەتان دەمێکە خۆی پیس ناکات. چوون بۆ توالێت شارەزاییەکی تا سنوورێک ئاڵۆزە. پێویستە مناڵەکەتان هەست بەو نیازە بکات کە بۆ لای ئاو دەستخانە ڕایدەکێشێت و پێویستە توانای ئەوەی هەبێت بەر لە چوونی جلەکانی دابنێت. ئەم قۆناغە بۆ مناڵێکی بچووک ئاسان نییە. لە بەشی 7 دەربارەی زانیاری بنشینەی و شێوازە جۆرە و جۆرەکانی فێرکردنی چوون بۆ توالێت دەدوێین تا بە سوودوەرگرتنتان لە دژواریەکان کەم بێتەوە. یەکەم فێرکردنی بە بەرنامەوە، دوایی فێرکردنی بە کارکردنەوە. بەرلەوەی دەست پێ بکەن بە فێرکردنی مناڵەکەتان بۆ چوون بۆ توالێت بە شێوەیەکی کارپێکرا و پێویستە ئەو خاڵانەیان بۆشی بکەنەوە. بە ئاگابوون لە لەشی خۆی، ناوی بەشە جۆرا و جۆرەکانی ئەندام و کارەکانیان بۆشی بکەنەوە. بۆی باس بکەن کە پیسیەکان لەکوێوە هاتوون و پێی بڵێن کە پیسیەکان بەشێک نییە لە ئەندامانی لەشی ئەو. مۆڵەتی بدەنێ کاتێ بۆ گەرماو دەچن لەگەڵتاندا بێت. نیگەران مەبن، ئەو بابەتە لەلایەنی ڕۆحیەوە بۆ مناڵ زیانێکی نییە. تەنیا ئاسایی کار بکەن و بۆ ئەوەی مناڵەکەتان سەری لێ تێک نەچێت. باشتر وایە هاوڕەگەزی خۆی ببینێت. بەو شێوەیە گەر مناڵەکە کوڕ بوو با لەگەڵ باوکی بچێت و ئەگەر کچ بوو لەگەڵ دایکیدا بۆ گەرماو بچێت. مناڵەکەتان پێویستی بەوەیە لەگەڵ پێناسەکانی پەیوەندی بە توالێتدا ئاشنا ببێت. گرنگ ئەوەیە ئەو وشانە فێر ببێت کە بۆ مناڵ توانای تێگەیشتنی هەبێت و گرنگیش نییە چ وشەیەکە. هەستکردنی تێگەیشتن و چوونە سەر توالێت و خۆپیسکردن و خۆتەڕکردن. ئایا مناڵەکەتان دەتوانێت تێتان بگەێنێت کە پێویستی بە توالێتە یان خۆی تەڕ کردووە یان خۆی پیس کردووە؟ شارەزایی پەیداکردن لەو بابەتانە کلیلی فێربوونی چوون بۆ سەر توالێتە. هەندێ مناڵانی خوارتەمەنی 1 ساڵ بە جۆرێ هەستی پێویستی خۆیان دەردەبڕن، بەڵام لەگەڵ گەورەبوونی منداڵەکە ئەو نیشانانە نامێنێت. هەرچەند لەوانەیە دایک و باوکانی شارەزا تێبگەن مناڵەکەیان پێویستی بە چوونە سەر توالێتە. بۆ نمونە کاتێ مناڵەکەتان لە سوچێک بە کزی دانیشتووە و خۆی پیس کردووە، نیشانەی ئەوەیە کاتی ئەوە هاتووە ئێوە یارمەتی بدەن و لە هەستی پێویستبوونی بە توالێت ئاگادار بکرێتەوە. هەوڵ بدەن مناڵەکەتان لە کاتی پیسیکردندا دەستگیر بکەن و بۆشی بکەنەوە کە خەریکە چ کارێک دەکات و ناوی ئەو کارە چییە. هاوکاری منداڵ و پەیڕەویکردنی لە دەستوورەکانی کارکردن. ئایا مناڵەکەتان دەتوانێت پەیڕەوی فەرمانە بچووک و سادەکان بکات؟ بۆ نمونە ئەگەر پێی بڵێن دەستت بخە سەرسەرت، ئایا دەتوانێت وا بکات؟ بۆ ئەوەی بزانن ئایا مناڵەکەتان ئامادەیی هەیە بۆ ئەوەی فێری بکەن بچێتە سەر توالێت. بۆ نمونە پێی بڵێن شتێ لە ژوورەکە هەڵبگرێت و بیباتە توالێتەکە. ئەگەر مناڵەکەتان لە فەرمانە سادەکان تێناگات، فێرکردنەکەتان بە فێرکردنی ناوی شتەکان و شوێنەکانی ناوماڵدا دەست پێ بکەن. لە بەرامبەر زووتر فێربوونی خەڵاتی بدەنێ. دوای ئەوەی دڵنیابوون مناڵەکەتان خەریکە باش فێر دەبێت، فێرکردنی چوونە سەر توالێت دەست پێ بکەن. ئێستا ئەگەر مناڵەکەتان لە مانای فەرمانەکان تێدەگات، بەڵام لە ئەنجامدانیدا سەرپێچی دەکات، سەرەتا ئەو کێشەیە چارەسەر بکەن. بەشی 2 بخوێننەوە. تواناکانی جوڵاندنی ئەندام. ئایا مناڵەکەتان دەتوانێت بۆ لای توالێتەکە ڕابکات؟ ئایا دەتوانێت جلەکانی لەبەریدا بکەنێت و دووبارە لەبەری بکاتەوە؟ ئەگەر نەیتوانی،
ئەوە فێربوونی چوونی بۆ توالێت زەحمەتتر دەبێت. بەم شێوەیە ناچار دەبن خۆتان مناڵەکەتان ببەن بۆ توالێت و جلەکانی دابکەن و دووبارە لەبەری بکەنەوە. بۆیە باشترین کار ئەوەیە کردداری فێرکردنەکە بۆ ئەو کاتە دوابخەن تا منداڵ بە باشی بەرەو پێشەوە دەچێت. ئەگەر دەزانی چۆن شتی جۆرا و جۆر هەڵبگرێت و بۆ شوێنێکی تر بیبات بەڵام هێشتا ناتوانێت خۆی جلەکانی دابکەنێت، ئێوە دەتوانن لە جلپۆشین و داکەندنی هاوکاری بکەن، پانتۆڵی سووک و پانی بۆ بکڕن و فێری بکەن چۆن لەبەری خۆی دایکەنێت و لەبەری بکاتەوە، خەڵاتی بدەنێ و هانی بدەن. بەم شێوەیە زوو پۆشین و جلوبەرگەکان تاقی دەکاتەوە، مۆڵەتی بدەنێت تا ئەو ڕادەی دەتوانێت خۆی بەتەنیا کارەکانی ئەنجام بدات. بەڵام بالەی بێزار نەبێت. کۆنتڕۆڵکردنی پیسایی. ئایا مناڵەکەتان دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ خۆی تەڕ نەکات؟ ئایا بەلانی کەمەوە چەند جار و بەلایانی زیادەوە 2-3 جار خۆی پیس دەکات؟ ئەگەر وەڵامی پرسیارەکان ئەرەیە، لەوانەیە تا ڕادەیەک بتوانێت پیسایی خۆی کۆنتڕۆڵ بکات، ئەوەش بۆ مانایە کە بۆ چوونە سەر توالێت ئامادەیە. ئەگەر وەڵامی پرسیارەکان نەخێرا، ئەم پرسیارە دێتە ئاراوە. ئایا منداڵ دەتوانێت دادەگاتە توالێت پیساییەکەی هەڵگرێت؟ بە هەر حاڵ بۆ فێرکردنی چوونە سەر توالێت ئارام بگرن. مناڵان بە خێراییەکی جۆرا و جۆر فێری ئەو ڕەوشتانە دەبن. سەرەڕای هەموو ئەمانە ئەگەر هێشتا لە شێوازی فێرکردنەکە بێتاقەتن، کێشەکە لەگەڵ پزیشکدا باس بکەن. ترس لە چوونە سەر توالێت. ئایا مناڵەکەتان لە دەنگی سیفۆنی ئەو دەستخانەکە دەترسێت؟ ئایا دەترسێت بکەوێتە ناو توالێتەکەوە؟ هەندێک مناڵان لەم جۆرە شتانە دەترسن و زۆر گرنگە کە پێش فێرکردنی چوونی بۆ سەر توالێت ئەو جۆرە ترسانە لە ناخیدا لەناو ببەن. خات و جوانکول لە کتێبە بەناوبانگەکەی خۆی بەناونیشانی ڕێنمایی فێرکردنی چوونە سەر توالێت. وا پێشنیار دەکات کە مناڵەکەتان فێر بکەن کاتێک دەچێتە سەر توالێت لەگەڵ پیسیەکەیدا بای بکات. بۆیان ڕوون بکەنەوە کە پیسیەکە پاشەڕۆی هەمان خواردنە کە دوای هەڵمژینی هەموو شتە بەسوودەکانی بە شێوەی پیسایی لە لەشی دێتە دەرەوە. با مناڵەکەتان وابیر نەکاتەوە کە پیسیەکەی بەشێکە لە ناو لەشی و خەریکە لی جیا دەبێتەوە. ڕێبدەنێ وەکو تاقیکردنەوە چەند جار لەسەر ئەو دەستەکە دابنیشێت و تا دڵنیابێت کە ناکەوێتە خوارەوە. لە کۆتاییدا ئەگەر مناڵەکەتان لە کاتی پیسیکردندا هەست بە ئازار دەکات، وا باشە کێشەکە لەگەڵ پزیشکی تایبەتدا باس بکەن تا بەرنامەی خواردنەکەی بگۆڕێت یان دەرمانێکی ڕەوانی سووکی بداتێ، چونکە ئەو بابەتە بایەخی تایبەتی هەیە، واتە پیسیکردن لە خەیاڵی منداڵدا کارێکی ئازاردەر دەبێ. بۆیە پێش فێرکردنی چوونە سەر توالێت نەخۆشی قەبزی منداڵەکەتان چارەسەر بکەن. شێوازی بێ ئەوەی گوشار بخەنە سەری. هەندێک لە پسپۆران لەو بڕواهێدان ئەگەر منداڵێک ئامادەی و شارەزاییە پێویستیەکانی هەبوو، هەوڵدەدا سەرپێچی فەرمانەکان بکات. هەر بۆ خۆی فێری چوونە سەر توالێت دەبێت. دکتۆر بیری بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ لەسەر 1170 منداڵ لێکۆڵینەوەی کردو بۆ ئەنجامە گەیشت کە لە 180 مناڵان لە تەمەنی 2 تا 2 ساڵ و نیویدا بێ ئەوەی هیچ کام لە دایک و باوکیان زۆریان لێ بکەن فێر دەبن بچنە سەر توالێت و لە هەفتەیەکدا لە جارێ زیاتر دووچاری هەڵە نابن. هەڵبەت لە 120 ئەوانی تر کەمێک درەنگتر فێر دەبن بە تەنیایی بچنە سەر توالێت. زیاتر لە 100 کەس لەو مناڵانەی فێرکراون دوای 3 ساڵ ئەو شارەزاییە بەدەست دەهێنن و نزیکەی 100 کەسی تر لە دوای تەمەنی 4 ساڵیدا فێر دەبن. چاوەڕێی بکەن با خۆی پێتان بڵێت ئیتر حەزم لە دایبینیە. بۆ نمونە ئەگەر لە شوێنی قەدەغەکراودا پیسایی کرد، ئێوە تووڕە دەبن لەو کاتەدا ناچارن زووتر فێری چوونە سەر توالێتی بکەن. ئەمە شێوازێکی گونجاو نییە، پێویستە لە بەرامبەر ئەو کێشەیەدا تەواو خوێن سارد بن. شێوازی 2 جار لە ڕۆژێکدا. ئەم شێوازە کەمێک ڕاستە و خۆترە وەکو شێوازی پێشوو بەرەبەرە ئەنجام دەدرێت. پێویستە ئێوە 2 جار لە ڕۆژێکدا منداڵەکەتان بخەنە سەر توالێتەکەی. ئەو شێوازە بەتایبەت لەو مناڵانە کاریگەری دەبێت کە کردداری پیساییکردنیان ڕێک و پێکە و کاتێکی دیاریکراوی هەیە. منداڵەکەتان لەو کاتێک کە پیسایی دەکات بۆ ماوەیەکی کورت بخەنە سەر توالێتەکەی. هەوڵ بدەن بە یاری یان کتێب و لەو بابەتانە سەرقاڵی بکەن. بۆ نمونە ورچێکی بچووک بدەنە دەستی، ئەگەر کارەکەی ئەنجامدا واتە پیساییەکەی کرد، هانی بدەن و خەڵاتی بدەنێ. ئەگەر پیساییەکەی نەکرد بە توندی ڕەفتاری لەگەڵ دامەکەن.
تەنانەت مۆڕەشی لێ مەکەن و لۆمەشی مەکەن. ئەگەر مناڵەکەتان نایەوێت ماوەیەکی دوور و درێژ لەسەر توالێتەکە دابنیشێت، ناچاری مەکەن و بوەستن. ئەگەر ئەم شێوازە کاریگەری هەبوو، ئەوا منداڵ فێر دەبێت لەسەر توالێت پیسایی بکات. بەم شێوەیە بەرەبەرە پەیوەندیەک لە نێوان هەستی هاتنی پیسایی و پێویستی چوونی بۆ سەر توالێت پێک دەهێنێت و داواتان لێ دەکات بیخەنە سەر توالێت. وردە وردە دەتوانن دایبی بۆ دانەنێن. بیرتان دەخینەوە کە ئەم شێوازە وردەکاری زۆرە و ناتوانین ئاماژە بە هەمویان بکەین، بەڵام بە شێوازێکی هەمەلایەنە شێوازی یەک ڕۆژە بریتیە لە فێرکردنی ڕاستەوخۆی شارەزاییەکانی پەیوەند بە چوونە سەر توالێت. بە یارمەتی مۆدێلاتی جۆرا و جۆر و دروستکردنی میزی دووبارە بە سوودوەرگرتن لە خواردنەوەی ڕێژەیەکی زۆر لە شلەمەنی و بەکارهێنانی شێوازەکانی تایبەت بۆ پێداچوونەوەی هەڵەکانی منداڵ، بێگومان ئەو شێوازە بۆ منداڵان لە ڕۆژێکدا ئەنجامێکی باش بەدەستەوە نادات. شێوازی یەک هەفتەیی. ئەگەر بەلاتانەوە شێوازی یەک ڕۆژە پەسەند نییە و دەشتانەوێت بە خێرایی منداڵەکەتان فێری چوونە سەر توالێت بکەن، ڕێگایەکی تریش هەیە. ئەویش کەمێک کاتی زیاتری پێویستە بۆ فێربوونیان پەیڕەوی خاڵەکانی خوارەوە بکەن. ڕۆژی دەستپێکردنەکە هەڵبژێرن، بڕیار بدەن چ ڕۆژێک دەست پێ دەکەن و هەوڵ بدەن لەو هەفتەیەدا کە کاتێکی زۆرتان بەدەستەوە بێت بۆ گەیشتن بۆ مەبەستە. تۆوەکە بچێنن. لە ناخی مناڵەکەتاندا ئامادەی دەرونی دروست بکەن و وا بنوێنن کە بڕیار وایە ڕووداوێکی گرنگ ڕووبدات. پێی بڵێن ئەو ڕۆژە تایبەتەوە بۆ ئەویش بایەخێکی تایبەتی هەیە، چونکە دەتوانێت وەکو گەورەکان کەڵک لە توالێت وەربگرێت. هەوڵ بدەن بەلایەنی کەمەوە لە هەفتەیەکدا ڕۆژی یەکجار پێش ڕۆژی دەستپێکردنی فێرکردنەکە ئەو بابەتەی بیربخەنەوە و بۆیان شی بکەنەوە کە ڕۆژی دوایی دەتوانێت وەکو گەورەکان جلوبەرگ لەبەر بکات و ئیتر ناچار نابێت بۆ هۆی بەکارهێنانی دایبیەوە جلوبەرگی پان و پۆڕ لەبەر بکات، چونکە لەمە و دوا دەتوانێت توالێت بەکاربهێنێت. کەلوپەلی تایبەتی توالێتی بۆ ئامادە بکەن. توالێتێکی بچووک و پلاستیکی بۆ مناڵەکەتان ئامادە بکەن. باشتر وایە بۆ کڕینی توالێتەکە منداڵ لەگەڵ خۆتاندا ببەن و لە ڕۆژێکی دیاریکراودا وەکو خەڵات بیدەنێ. چەند پانتۆڵێکی پانوپۆڕ و سووک و ئاسوودەی وەکو بیجامە کە هەڵکێشانەوەی ئاسان بێت بۆ ئامادە بکەن. فێری بکەن چۆن لە پێی بکات و چۆن دای بکەنێت. خەڵاتەکانی بۆ ئامادە بکەن. کلیلی سەرکەوتن بە سەرکێشەکانی فێربووندا سوودوەرگرتنە لە خەڵات. بەشی دوو بخوێننەوە. ئەگەر مناڵەکەتان لە ڕۆژی فێربووندا پێشڕەوی نیشاندا، مۆڵەتی بدەنێ خۆی خەڵاتەکانی هەڵبژێرێ تا ئێوە بتوانن بە مەیلی ئەو خەڵاتی بۆ بکڕن و زۆرتر هانی بدەن. لە ڕۆژی دیاریکراودا دەست پێ بکەن. ڕۆژی دیاریکراو بە دەنگێدەنێک دەست پێ بکەن و بە شێوەیەک وا بنوێنن کە مناڵەکەتان بچێتە ژێرکاردانەوەی و وا هەز بکات کە ئەو ڕۆژە ڕۆژێکی گرنگە. خەڵاتە تایبەتەکانی ئەو ڕۆژەی بدەنێ. پانتۆڵێکی لە پێ بکەن و بیبەنە بەردەم ئاوێنەی تا خۆی ببینێت. تەنانەت ئەگەر بۆتان دەڕەخسێت وێنەیەکشی بگرن. دایبیەکانی هەڵبگرن و پێی بڵێن تەنیا لە کاتی خەو و کاتی شەو ناچارە بەکاریان بهێنێت. ماوەیەکی کەم لەسەر توالێتەکە ڕای بهێنن. داوای لێ بکەن بۆ لای توالێتەکە ڕابکات و پانتۆڵەکەی دابنێت و چەند چرکێک لەسەر توالێتەکە دابنیشێت و دوای پانتۆڵەکەی بکاتەوە پێی. مناڵەکەتان بۆ ئەنجامدانی ئەم ڕاهێنانە هان بدەن. بەڵام لە ڕادەبەدەر ناچاری دووبارەکردنەوەی مەکەن تا لە ئەنجامدا هەز بە هیلاکی نەکات یان ببێتە هۆی بەرەنگاربوونەوە و ئەنجام نەدانی. خەڵاتی بدەنێ. هەرجارێ مناڵەکەتان لەسەر توالێت کاری خۆی ئەنجامدا با زۆر کەمیش بێت هانی بدەن و خەڵاتی بدەنێ. بۆ نمونە پێی بڵێن دەتوانی هەر کاتێک ویستت یاری بکەیت. ئەگەر پانتۆڵەکەی پیس نەکرد خەڵاتی بدەنێ. لە بەیانی ڕۆژی دوایی بەردەوام ئاگاداری پانتۆڵی مناڵەکەتان بن. ئەگەر پاک و وشک بوو خەڵاتی بدەنێ و لە ماوەی هەفتەیەکدا کاتەکان زیاتر بکەن تا دەگاتە کاتژمێرێک. ئەگەر مناڵەکەتان بەڕێکەوت خۆی تەڕیان پیس کرد، مەیکەن بە دەنگە دەنگ و هاوارکردن. بە ئاسانی یارمەتی بدەن تا جلەکانی بگۆڕێت و پێی بڵێن هەرگیز ناڕەحەت و بێتاقەت نەبێت، چونکە هەمیشە مۆڵەتی هەیە تەوالێت بەکاربهێنێت. داوای لێ بکەن لەو شوێنەی کە خۆی لێتەڕ کردووە بەرەو ئاودەستەکە ڕابکات و نیشانتان بدات کە دەتوانێت بە تەنیا پانتۆڵەکەی دابکەنێت و لەسەر توالێتەکە دابنیشێت. کە پێشکەوتن ڕوویدا خەڵاتی بدەنێ. بە تێپەڕینی کات لە دوای هەفتەیەکدا مناڵەکەتان کەمتر خۆی پیس دەکات و زۆرتر بە تەنیا دەچێتە توالێتەکە.
لەوانەیە بەڕێکەوت دووبارە پانتۆڵی مناڵەکەتان بە پیسی ببینن. بێئومێد مەبن، هەوڵ بدەن پێشڕەویەکانی بهێننەوەیات. لە لای کەسانی تریش باسی بکەن و دووپاتی بکەنەوە. بۆ نمونە، تۆم ئیتر دەتوانی وەکو گەورەکان بەتەنیا بچیتە توالێت. بۆڵەبۆڵ و گلەییەکانی پشتگوێ بخەن و ئەگەر مناڵەکەتان بۆڵەبۆڵ دەکات و ناچێتە سەر توالێت و دووبارە خۆی پیس دەکاتەوە، داواکاریەکانی پشتگوێ بخەن. چاوەڕێی دەستپێکردنی پیسبوونەوە بەڕێکەوتەکان بکەن. بێگومان چەندین جار بەڕێکەوت خۆپیسکردن ڕوودەدات، بۆیە چاوەڕێی بکەن و بەهۆیە مناڵەکەتان سزامەدەن و شەڕی لەگەڵدا مەکەن. بەرەبەرە خەڵاتەکان لە بەرنامەکە لابەرن. ئەو هەڵەیەی کە زۆربەی دایک و باوکان دووچاری دەبن ئەوەیە کە خێرا خەڵاتەکان هەڵدەگرن. وا باشە دوای کۆتایی هەفتەش خەڵاتی بدەنێ، بەڵام چۆنیەتی ڕێژەی خەڵاتەکان بگۆڕن. ئەگەر لە بەکاربردنی ئەم شێوازانە سەرکەوتوو نەبوون، هەوڵ بدەن هۆکارەکەی بدۆزنەوە. ئایا مناڵەکەتان بۆ دەستپێکردن ئامادەبوونی تەواوی نەبووە؟ ئایا هەموو قۆناغەکەتان بە دروستی و ڕێکوپێکی ئەنجام داوە؟ کەمەرشلی، میز بە خۆداکردنی شەوانە. زۆربەی منداڵان لە تەمەنی 2-3 ساڵیدا بە دواوە سەرجێگاکەیان تەڕناکەن، هەرچەندە هەندێکیان درەنگتر فێر دەبن شەوان بۆ سەر توالێت هەستنەوە. نەمانی کەمەرشلی بەهۆی ئەو پێشکەوتنە سروشتیەوەیە کە تەواوبوونی میزڵدانی منداڵ لە هەڵگرتنی میز نیشان دەدات. تەنانەت لە مناڵانی گەورەش چاوەڕێ دەکرێت بەڕێکەوت لە کاتی بێئاگاییدا جارێ خۆیان تەڕبکەن. مناڵەکەتان لە هەر تەمەنێکدا بێت هەرگیز بەهۆی کەمەرشلیەوە لۆمەی مەکەن. وتەی ناشرینی مەدەنە پاڵ، نەکە ئەنجامی بگاتە ئەوەی کێشەی دەرونی لێ بکەوێتەوە. لە 75 مناڵانی تەمەنی 4 ساڵ و لە 85 مناڵانی تەمەنی 5 ساڵ سەرجێگاکەیان تەڕناکەن، مەگەر جارجار و بەبێ دووبارە بوونەوە نەبێت. بەڵام هەندێک مناڵانیش تا کاتی باڵغ بوون، تەنانەت گەورەتریش میزکردنی شەوانەیان لەگەڵدایە. دکتۆر ئازرین و دکتۆر بزایل هەواڵیان داوە و بۆیان دەرکەوتووە کە لە هەر 4 منداڵ لە ژمارەی 100 منداڵدا لە تەمەنی باڵغیدا و 1 کەس لە 100 منداڵدا لەوانەی کە گەورەن میزکردنی شەوانیان لەگەڵدایە، کوڕان دوو ئەوەندەی کچان دووچاری کەمەرشلی دەبن. هەرچەندە ئێمە لەو بڕوایەداین نابێ مناڵان بەهۆیەوە بخرێنە ژێرباری گلەییەوە، بەڵام ناشبێش پشتگوێ بخرێن. هەندێک لە مناڵان لە شەودا میز بە خۆیان دەکەن و زۆر بێتاقەت و ناڕەحەت دەبن، ناتوانن بەسەر ئەم کێشەیاندا زاڵ بن. ئەگەر بە مناڵەکەتان بڵێن بایەخێکی بۆ دانانێم، دەبێتەوە هۆی ئەوەی مناڵەکەتان زۆر تووڕە و نیگەران بێت و وا هەستکات لەگەڵ کێشەیەکی چارەسەر نەکراودا ڕوبەڕوو بۆتەوە. زۆربەی ئەو مناڵانە بەدەمبانکردنی هاوڕێکەیان بۆ ئەوەی شەو لە ماڵیاندا بخەون ڕەت دەکەنەوە و بۆ سەیرانیش ناچن. بە کورتی کەمەرشلی لە دەرونی منداڵدا متمانە لەناو دەبات و ئەوەش کارێکی خەمبارە. هەرچەندە ئەمڕۆ زانیاری زۆر دەربارەی کەمەرشلی و میزکردن لە شەودا و ڕێگەی چارەسەرکردنەکانی لەبەردەستدایە. بەرلەوەی یەکێک لە ڕێگا چارە پێشنیارکراوەکان هەڵبژێرن، پێویستە هۆکار و گریمانەی میزکردن لە شەودا دیاری بکەن و لە دواییدا سوود لەو ڕێگا چارانەی خوارەوە وەربگرن. هۆکارەکانی کەمەرشلی. هۆکاری پزیشکی. هەندێک پسپۆڕان لەسەر ئەو باوەڕن کە کێشەکانی پزیشکی تەنیا لە 100 تا 200 هەموو کەمەرشلەکان دەگرێتەوە. ئەگەر مناڵەکەتان دوای ئەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ سەرجێگاکەی تەڕنەکردووە و لە ناکاو لە شەودا دەستی کردووە بە میزکردن، لەوانەیە هۆکارەکەی لە کۆئەندامەکانی میزکردنی دابێت. باشتر وایە بەرلەوەی خەریکی هیچ چارەسەرکردنێک بن لەگەڵ پسپۆرێکی ئەندامی میزکردندا قسە بکەن. باری دەرونی و هەزناسکی و سۆز. هەرچەندە ئەو مناڵەی فێری چوونە سەر توالێت بووە، هەندێک جار بەهۆی کێشە و گوشاری سۆزی دەرونی جارجارە خۆیان تەڕ دەکەن. بەڵام ئەو کێشەیە تەنیا 120 ئەو کەسانە دەگرێتەوە. ڕەنگە کێشەی ئەو مناڵەی بەردەوام شەوان میز بە خۆیدا دەکات تەنیا هۆکارەکەی هەرلایەنی سۆزداری بێت. لەو کاتەدا چارەسەرکردنی دەرونی کەمەرشلی شێوازێکی گونجاو نییە. باری پێشکەوتنی کۆئەندامەکان. هەرچەندە زۆربەی ئەو مناڵانەی دووچاری کەمەرشلین کێشەی پزیشکی یان نەخۆشیێکی تایبەتیان نییە، بەڵام ئەوە بۆ مانایە نییە ئەوان هەرگیز کێشەی جەستەیی و فیزیکیان نەبێت. لەوانەیە میزڵدانی منداڵ هێشتا جێگەی هەڵگرتنی میزی نەبێت تا بتوانێت بە درێژایی شەو میزە دروستکراوەکە هەڵبگرێت.
یان لەوانەیە ئەو ماسوولکانەی بەرگری لە دەرچوونی میز لەناو میزڵدان دەکەن بە ئەندازەی تەواو پێنەگەیشتوون. هەر لەم بەشەدا شێوازی ترتان پێشکەش دەکەین. جۆری خەو: زۆربەی مناڵان بەو هۆیەوە جێگاکەیان تەڕ دەکەن کە ئەوەندە بە قوڵی خەویان لێ دەکەوێت هەست بە نیشانەکانی پڕبوونی میزەڵان ناکەن کە بە ئاراستەی مێشکدا دەڕوات. بۆیە ناتوانن لە خەو هەستن و بچنە سەر توالێت. هەندێ مناڵان جگە لەم کێشەیە میزڵدانیان بچووکە، بە تایبەتی زۆر خەوتن و قوڵبوونی خەو کاری بۆ ماوەییە و ئەگەر سەرنج لە کەسانی ناوخێزانەکەی بدەن ئەم کێشە دەبینن. لەوانەیە لە ناو خزمانی خۆشتاندا ئەو جۆرە کێشانە بدۆزنەوە. ڕێگا چارەکانی پزیشکی کەمەرشلی: ڕێگا چارەکانی پزیشکی کەمەرشلی فرەن. پزیشک دەتوانێت لە کاتی پێویستدا سوودیان لێوەربگرێت. ئەنتیبایۆتیکەکان دەتوانن ئەگەر هۆی کەمەرشلیەکە بۆنکردنی کۆئەندامی میزکردن بێت ئەو کێشەیە لەناو ببەن. ڕادیۆگرافی: میزڵدان دەتوانن پزیشک لەوە ئاگادار بکەنەوە ئایا گەورەکردنی میزڵدان پێویست دەکات یان نا. یان خێزان دەتوانن بۆ گۆڕینی جۆری خەو سوود لە دەرمان وەربگرن تا منداڵ بەهۆی جوڵا پێدانی میزڵدان لە خەو خەبەری بێتەوە. چارەسەرکردنی ئەو کەمەرشلیەی بەهۆی کێشەی سۆزیەوە دروست بووە. ئەگەر منداڵ دوای تێپەڕاندنی خولەکێکی چەند هەفتەیی کە لەو ماوەیەدا خۆی تەڕاکردووە و لە ناکاو دەستی پێکردووە، لەوانەیە هۆکارەکەی ڕقهستان و شڵەژان یان بە کێشەی سۆزی لێک بدرێتەوە. مناڵانی شڵەژاو: ئەگەر شوێن و دەور و پشتی منداڵەکەتان بە تەواوی کاریگەری لەسەر دروست دەکات و بەرگری لە نیشانەکانی هەستی دەکات، سوود لەو خاڵانەی خوارەوە وەربگرن. لە ناو ڕۆژمێرێکدا ژمارەی جارانی میزکردنی لە شەودا تۆمار بکەن. سەرنجی کاتەکانی خۆتەڕکردنی بدەن و سەرنج لەو ڕووداوانە بدەن کە لە دەور و پشتیەوە ڕوودەدات. هەوڵ بدەن هەموو شەڕەکانی ناوخێزان و دەمەقاڵەی نێوان هاوڕێیان و شەڕ و ئاژاوە و ناخۆشی لە ناوخێزان و لەگەڵ منداڵدا ئەو خاڵانەی سەرەوە بنووسن و منداڵەکەتان هان بدەن تا دەربارەی کێشەکان بتوێت و پێی بڵێن چ شتێک ئازاری دەدات. کاتێکی دیاریکراو بۆ ئەم کارە دەستنیشان بکەن. منداڵەکەتان فێری شێوازەکانی ئارامی و خاوبوونەوەی دەمارەکان بەشی 2 بۆ 10 بخوێننەوە. یارمەتی بدەن پێشنووسن ئارام بێت و کەمێک پشتی بشێلن یان باگوێی لە ئاوازێکی مۆسیقا بێت. ئەو ڕۆژانەی جێگای مناڵەکەتان وشکە لە ناو دەفتەرەکەیدا جێگیری بکەن. سوود لەو یاسایانەی لە بەشی 2دا باسکراون وەربگرن. ئەگەر دوای چەند مانگێک مناڵەکەتان هەردڵگرانە و شەوان میز بەخۆیدا دەکات، باشتر وایە داوای یارمەتی لە کەسانی پسپۆر بکەن. منداڵی بێگوێ: ئەگەر منداڵەکەتان لە ڕیزی مناڵانی تووڕە و بۆڵەبۆڵکەرە و پەیڕەوی فەرمانەکانتان ناکات، وەڵامی پرسیارەکانتان ناداتەوە، پێویستە بەر لە بایەخدان بە کێشەی کەمەرشلی ئەو ڕەفتارانە چارەسەر بکەن و نەیهێڵن. بۆ ئەو کارەش بەشەکانی 8x2، 8x6 و 8x7 بخوێننەوە. زۆربەی جاریش کە خەریکی چارەسەرکردنی ئەو ڕەفتارانن، کێشەی کەمەرشلیش چارەسەر دەبێ و ئەگەر مناڵەکەتان لە حاڵەتی تووڕەیدا نییە و کەمەرشلە، ئەم ڕێگا چارانەی خوارەوە تاقی بکەنەوە. بەگشتی قسە و دیدگا نێگەتیڤەکانی منداڵەکە دەربارەی کەمەرشلی پشتگوێ بخەن. دووچاری مەحکەمە و لێپرسینەوەی مەکەن یان تەنانەت وەڵامی مەدەنەوە. کاتێک دەڵێت بۆ نمونە بایەخێک بۆ کەمەرشلی دانانێم یان هەموو خەتای ئێوەیە کە من شەوان خۆم تەڕ دەکەم، تەنانەت بەلاچاویش سەیری مەکەن و سەرنجی مەدەنێ. سوود لە هێڵی بەیانی یان پاداشت وەربگرن کە ژمارەی ئەو شەوانە نیشان بدات کە مناڵەکە سەرجێگاکەی تەڕ نەکردووە و ئێوەش هانی بدەن. بەو شێوەی باسماکرد سەرنجی کاردانەوە نێگەتیڤەکانی منداڵەکەتان بدەن تا ئەو ڕادەیەی دەتوانن ڕەفتارێکی باشتان هەبێت. منداڵ فێر بکەن تا بیجامە تەڕەکانی بخاتە ناو جلە چڵکنەکانەوە. ئەگەر منداڵەکەتان لە بەرامبەردا بەرەنگاریتان بووەوە، ڕێی پێمەدەن تەنیا لەبیرتان نەچێت کە پێویستە خوێنسارد بن و بە هیچ شێوەیە گاڵتەی پێمەکەن. تەنانەت ئەگەر کاردانەوەی منداڵیش نێگەتیڤانەیە، یارمەتی بدەن با تێبگات. چارەسەربوونی کەمەرشلی چەند باش و بەنرخە. بۆ نمونە بۆیشی بکەنەوە. ئەگەر شەوان میز بە خۆیدا نەکات، بە ئاسانی دەتوانێت شەو لە ماڵی هاوڕێکەی بخەوێت. بە خوێنساردی و خۆڕاگری درێژە بۆ قۆناغە بدەن. هاندان و خەڵاتیشتان لەبیر نەچێت. جارجار چاوەڕێی کەمەرشلیش بکەن و تووڕەمە بن.
ڕێگەچارە بۆ ئەو کەمەرشلیانە بۆ هی هۆکاری جەستەیی و فیزیکیەوە دروست بوون. بیرۆڕا لەسەر ئەوەیە کە لە سەدا هەشتای کەمەرشلەکان بۆ هۆی کێشەی وەکو تەواو فراوان نەبوونی میزڵدان یان جۆری نووسنەوە دروست ببێت. سەرەتا پێویستە هەوڵ بدەن کێشەی میزڵدان چارەسەر بکەن. ئەگەر سەرکەوتوو بوون ئەوە قۆڵی خەو کێشەیەک دروست ناکات. هەڵبەت ئەم کارانە تەنیا کاتێک ئەنجام دەدرێت کە پزیشک بوونکردنی میزڵدانی ڕەت کردوێتەوە. قاپێکی پلاسکۆی ڕوون یان شوشەی بە فراوانی نیولتر هەڵبگرن و لەسەری بە ماجیکێک بۆ هەر 22 سیسی نیشانەیەک دانێن. ئەم کارە بە بەکارهێنانی پەرداخێک بە فراوانی 50 سیسی نیشانە و ژمارەکان بە جۆرێک بنووسن تا منداڵەکەتان بتوانێت بە ئاسانی بخوێنێتەوە. بۆ مناڵان شی بکەنەوە کە یەکێک لەو هۆکارانەی سەرجێگاکەی تەڕ دەکات فراوان نەبوونی میزڵدانێتی کە توانای هەڵگرتنی میزی زۆری نییە و شێوەی میزڵدانی بۆ وێنە بکەن. بۆی شی بکەنەوە کە میزڵدان چییە و چ ڕۆڵێک لە لەشیدا دەبینێت. مناڵەکەتان دڵنیا بکەنەوە دەتوانێت بەڕاهێنان فراوانی میزڵدانی زیاد بکات. پێی بڵێن هەرچەند ناتوانێت ئەم کارە بە یەک شەو ئەنجام بدات، بەڵام بە بەردەوامبوونی لەسەر ڕاهێنانی خۆی لە ئەنجامدا سەرکەوتوو دەبێت بەسەریدا. ئەگەر خۆتان یان یەکێکی تر لە ئەندامانی خێزانەکەتان لە تەمەنی منداڵیدا دووچاری کەمەرشلی بوون، بۆ مناڵەکەتانی باس بکەن تا بزانێت ئەو کەسە ڕێزی لێ دەگرێت هەرخۆی لە مناڵیدا ئەو کێشەیەی هەبووە. ئەمە یارمەتی دەدات لەگەڵ ئەم بابەتەدا باشتر ڕوبەڕوو ببێتەوە و کەمتر هەست ببێت تاقەتی بکات. هەرجارێک مناڵەکەتان توانی بۆ ماوەیەکی زۆر میزەکەی هەڵگرێتەوە و ڕێژەیەکی زۆرتر لە قاپەکەی پڕ کرد، هانی بدەن بۆ ئەو کارەشی دیاری بدەنێ. منداڵەکەتان هان بدەن لە درێژایی ڕۆژدا شلەمەنی زیاتر بخوات و بخواتەوە و بۆی شی بکەنەوە کە ئەو کارەی دەتوانێت یارمەتی بدات میزڵدانی بە ڕێژەیەکی زیاتر میز هەڵبگرێت و لە ڕۆژدا چەند پەرداخێک ئاوی بدەنێ، بەڵام پارێز لەو شلەمەنیانەی کافاینی تێدایە بکەن وەکو قاوە و چا. ئاوی میوە باشترین شلەمەنیە. زۆربەی ئەو کەسانەی بۆ مناڵان بەرنامەی خواردندا دەڕێژن کافاین و نەستەلە و بەهارات لە بەرنامەی خواردەمەنی ئەو منداڵەی شەوان میز بە خۆیدا دەکات لا دەبن. ئاگاداری: ئەگەر منداڵەکەتان دووچاری پەرکەم یان فێبوو یان کێشەی گورچی لێی هەیە مەهێڵن زۆر شلەمەنی بخوات. کاتێ منداڵەکەتان میزی دێت هانی بدەن خۆی بگرێت و تا ئەو ڕادەیەی دەتوانێت درەنگ میز بکات. ئەگەر لەم کارە سەرکەوتوو بوو هانی بدەن و ئەگەر هەستی میزکردنی نەما سەرقاڵی کارەکانی ڕۆژانەی بکەن. کاتێک منداڵ دەچێت بۆ سەر توالێت فێری بکەن بە تەواوی میزەکەی بکات تا ڕەوەندی میزەکەی کۆنتڕۆڵ بکات و ماسوولکەکانی بەهێز ببنەوە. ڕێگاچارە بۆ ئەو کەمەرشلیانەی بەهۆی خەولێکەوتنی قۆڵەوە دروست دەبێت. ئەگەر ڕێگاچارەکانی سەرەوە کاریگەر نەبوون لەم ڕێگاچارانەی خوارەوە بۆ فێرکردنی مناڵەکەتان سوود وەرگرن. ئەم شێوازانە یارمەتیتان دەدات تا بەرامبەر ئەو نیشانانەی میزڵدان بۆ مێشکی دەنێرێت بەهەستر بن. دەستگایەکی یارمەتی دەرهەیە کە کاتی تەڕبوونی بیجامی منداڵەکە زەنگ لێ دەدات و خەبەری دەکاتەوە. ئەم دەستگایە زۆر گران نییە و بە پاتری کار دەکات و مەترسیشی نییە. توانانەبوونی هەڵگرتنی کاری چوونە سەر پێشا و خۆخاڵیکردنەوە. ئاشکرایە دایک و باوکان کاتێ مناڵەکان لەسەر بەرنامەیەکی ڕێکوپێک چوونە سەر پێشا و ئەنجام نادەن زۆر تووڕە دەبن. ئەوان دەترسن ئەوە کێشەیەکی گەورە بۆ منداڵ دروست بکات و لەم کاتانەدا نازانن چ ڕەفتارێک بگرنە بەر. منداڵیش لەو کاتەدا دەکەوێتە ژێر فشارێکی ڕۆحیەوە و ناتوانێت خۆخاڵیکردنەوەکەش بکات و بەهۆیەوە دەست بە شەرمەزاری دەکات. پێویستە دایک و باوکان بزانن منداڵان تەنانەت دوای فێربوونیشیان جارجارە ناتوانن چوونە سەر پێشاوی خۆیان کۆنتڕۆڵ بکەن، پانتۆڵەکەیان پیس دەکەن. ئەو ڕووداوانە لە مناڵانی تەمەن 2 تا 3 ساڵیشدا زۆر دیارە، بەڵام لە نێوان هەندێک مناڵانی گەورەتریش ئەو دیاردەیە دەبینرێت کە زۆرجار بەهۆی نەخۆشی تووڕەبوون و شڵەژان و دڵگرانیەوەیە. لەوانەیە بە سەرنجپێدانی کەسانی گەورەتر مناڵەکەتان ئەو جۆرە ڕووداوانە پشتگوێ بخەن ویان وانیشان بدەن بایەخی زۆریان هەیە. بەڵام بیرتان نەچێت منداڵان لە ئێوە زیاتر ناڕەحەت دەبن. هیچ کاتێ شەرمەزاریان مەکەن و بەهۆی خۆپیسکردنی بێ ئاگاییەوە سزای مەدەن. هەمیشە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ئەو جۆرە بابەتانە خوێن سارد بن.
ئەگەر منداڵەکەتان دوای تەمەنی 3 یان 4 ساڵی بەردەوام هەرخۆی پیس دەکات، لەوانەیە دووچاری خۆپیسکردنی بێئاگایی بووبێت، لەوانەیە بیجامەکەی بە تەواوی پیسکرد بێ و یان بەو هۆیەوە پەڵەیەک دروست بووبێ. هەرچەندە ئەم کێشەیە بەلایەنی زۆرەوە لە تەمەنی 16 ساڵیدا نامێنێت، بەڵام پێویستە بزانن تا ئەو کاتە متمانەکردنی بەخۆی و بیرکردنەوەی لە کەدار دەبێت. شێوە جۆراوجۆرەکانی تر دەستی لە بێدەسەڵاتی لە خۆپیسکردندا هەیە. هەندێک مناڵان لەگەڵ هەوڵدانی هەمووان و ئەندامانی خێزانەکە هێشتا فێری چوونە سەر توالێت نابن، هەندێکی تریش فێر دەبن، بەڵام دووبارە خۆیان پیس دەکەنەوە. هەندێکیان هەموو ڕۆژێ بیجامەکەیان پیس دەکەن، لە حاڵەتێکدا هەندێکی تر چەندین ڕۆژ تا چەندین هەفتە پیسی ناکەن و بەدەگمەن دووچاری خۆپیسکردنی بەڕێکەوت دەبن. بۆ خۆپیسکردنی بێئاگایی هۆی جۆراوجۆر هەیە. خۆپیسکردنی بێئاگایی کاردانەوەیەکە کە منداڵ لە بەرامبەر فێرکردنی چوونە سەر توالێت نیشانی دەدات. بۆیە مناڵێکی گێرە شێوێن لەگەڵ دایک و باوکیدا بێگوێیی دەکات و بە ئەنقەز لە کاتی پیسیکردندا لەسەر توالێت دانانیشێت. پێویستە ئەم بابەتە بە وردیشی بکەنەوە و چارەسەری بکەن، چونکە لە ئەنجامدا ئەگەر بەردەوام بێت دەبێتە کێشەیەکی بەردەوام. ژمارەیەکی کەم لە مناڵان بە پیسیکردنیان لە بەرامبەر فشارە دەرونیەکانی دەور و پشتیان کاردانەوە نیشان دەدەن. هەندێک جاریش پیسیکردنی بێئاگایی ڕیشەی دەماری سۆزی هەیە، بەڵام زۆربەی کاتیش ڕیشەی جەستەیی و فیزیکی لە ئارادایە. وابینراوە کە زۆربەی ئەو مناڵانەی دووچاری پیسکردنی بێئاگایین بەر لە خۆیان دایک و باوکیان یان لە خزمانی نزیکیان لە تەمەنی منداڵیدا دووچاری ئەو کێشەیە هاتوون. کۆی بیرروڕاکان لەسەر ئەوەیە کە زۆربەی ئەو مناڵانەی دووچاری قەبزی دێن هۆیەکەی بۆ ئەو بابەتانە دەگەڕێتەوە کە بەرنامەی گونجاوی خۆراکیان نییە. لە کاتی پیسیکردندا ئازاریان هەیە یان کێشەی پزیشکی و سۆزیان هەیە. ئەگەر منداڵ چوونە سەر پێشا و دوابخات، ڕیخۆڵە گەورەی فراوانتر دەبێ و ماسوولکەکانی شل دەبنەوە و پیسی شل دەکەوێتە سەر پیسی ڕق و وشک، و لە دواییدا لە کۆمەوە بە فشاری زۆرەوە دێتە دەرەوە، وا دیارە کە منداڵەکە سکی دەچێت. هەر دەرمانێک بۆ چارەسەرکردنی سکچوونەکە دەبێتە هۆی قەبزتربوونی. بەم شێوەیە منداڵەکە بەرەبەرە وای لێدێت نیشانەکانی چوونە سەر توالێتی لەبیر دەچێتەوە، و کاتێ ڕیخۆڵەکانی بەتاڵ دەبێت لەوانەیە چەند هەفتەیەک یان چەند مانگێک بخایەنێت تا ماسوولکەکانی ڕیخۆڵەی دووبارە گرژ دەبنەوە. منداڵەکەتان بە هەوڵ و کۆششی تەنیایی ناتوانێت بەسەر کێشەکاندا زاڵ ببێت، لەو کاتەدا بۆڵەبۆڵکردنیش سوودی نییە. هەڵبەت ڕێگە چارەی تریش هەیە بۆ دایک و باوکان بۆ باشبوونی حاڵەتی منداڵەکەیان پێویستە ئەنجامی بدەن. لە بواری پزیشکیەوە لێکۆڵینەوە بکەن، بەرلەوەی لەسەر پێشنیارە بڕیار لەسەر دراوەکان کار بکەن، لەگەڵ منداڵەکەتاندا سەردانی پزیشکی منداڵان بکەن تا بە تەواوی تێڕوانینی بۆ بکات و گریمانی بوونی کێشەکانی ڕەت بکاتەوە. پزیشک دوای تێڕوانینی منداڵەکەتان بە دوای دۆزینەوەی کێشەکانی وەک قەبزی و گەورەی و پانبوونی ڕیخۆڵەی گەورەی و لاوازی ماسوولکەکانی ڕیخۆڵەی گەورە ویان لەوانەیە کەم بەکاربوونی غودەی دەرەقی و ناهەمواریەکانی دایکایەتی و شێوازی هەڵمژینی خۆراک لە ڕیخۆڵەدا یان تەنانەت نەخۆشی هیریشی و رنگ یان نەبوونی دەمار لە ڕیخۆڵەدایە. لەوانەیە پزیشک فەرمان بدات بە سۆنەر لەگەڵ پاکردنەوەی ڕیخۆڵە یان بە وەرگرتنی نمونەیەک لە ڕیخۆڵە تا لە چۆنیەتی کارکردنی دەمارەکانی ڕیخۆڵە ئاگادار بێتەوە، یان فەرمانی تاقیکردنەوەکانی تر بدات. ئەگەر گیرانی کۆم یان قەبزی دیاریکرا، ڕەنگە پزیشک سوود لە جۆرێ لە دەرمانەکانی ڕەوانی یان شاف وەربگرێت. ڕیخۆڵەکە پاک بکاتەوە و چۆنیەتی کارکردن و هێزی ماسوولکەکان بۆ حاڵەتی ئاسایی بگەڕێنێتەوە. پێویستە سەرنج بدەن. بەکارهێنانی ئەو دەرمانی ڕەوانکردنە بە بەردەوامی کاریگەری نامێنێ و جگەلەوەش ناڕەحەتی و زیانی تریشی لەگەڵدایە. پێویستە لەسەر فەرمانی پزیشک سوود لە دەرمانەکان وەربگرن. لە دروستبوونی بەرنامەی خۆراکی منداڵەکەتان متمانە پەیدا بکەن. ئەو مناڵانەی بەبێ ئاگای خۆیان پیسی دەکەن زۆرجار دووچاری ئازار و سگێشە دەبن. بەم شێوەیە کە بەرنامەی خۆراکیان تێک دەچێت، لە ئەنجامدا لەوانەیە منداڵان بەم هۆیەوە خۆیان لە خواردنی میوە و سەوزە و فاسۆلیا بە ڕێژەی پێویست بە دوور بگرن. ئەم بابەتە دەبێتە هۆی ئەوەی وەڵامدانەوەی میزاجی منداڵان زیاتر ڕق بکاتەوە. داوا لە پزیشکی مناڵان بکەن
بەرنامەی خۆراکی گونجاوتان بۆ دابین بکات تا قەبزی منداڵەکەتان چارەسەر ببێت. خۆتان زاڵ بکەن بەسەر ترسی منداڵدا بۆ چوونە سەر توالێت. ئەو مناڵانەی خۆیان پیس دەکەن لەوانەیە بەهۆی ئەو ئازارەی کە جاران هەیان بوو لە چوونە سەر توالێتدا ترسابن و دووچاری فۆبیای توالێت بووبن. ترسێکی تونند و تیژە لە توالێتەوە وەکو نەخۆشی وایە. ئەگەر مناڵەکەتان دووچاری ئەو حاڵەتە بووە پێویستە بوەستن تا ڕژێمێکی خواردنی گونجاو لەگەڵ دەرمانە ئاسانکارەکان کاریگەری خۆی دەکات و پێی بسەلمێنێ کە چوونە سەر توالێت ئازاری نادات. دەربارەی ترسی منداڵەکەتان بدوێن. بەشی 2 بخوێننەوە تا ڕێگاکانی دەستپێکردنی قسە و باستان بیر بێتەوە. منداڵەکەتان فێری شێوازەکانی وەرگرتنی ئارامی بکەن. کاتێ منداڵەکەتان فێری شێوازەکانی بنچینەی بوو یارمەتی بدەن تا فێر ببێت چۆن لە کاتی نیشاندان لەسەر توالێتدا ئارام بگرێت. داوا لە مناڵەکەتان بکەن خۆی وابهێنێتە بەرچاوی لەسەر توالێت بەبێت ترس و نیگەرانی دانیشتووە. خۆتان زاڵ بن بەسەر یاخیبوون و نافەرمانیەکانی منداڵەکەتاندا. ئەگەر منداڵەکەتان بەهۆی یاخیبوون و نافەرمانی بەرگری لە چوونە سەر توالێت دەکات کەڵک لەم ڕێگا چارانەی خوارەوە وەربگرن. توانای مناڵەکەتان لە ئەنجامدانی فەرمانەکان بەهێزتر بکەن و بەرلەوەی مناڵەکەتان والێ بکەن دەربارەی چوونە سەر توالێت بدوێت هەوڵ بدەن بە شێوەیەکی گشتی هەستی هاوکاری و پەیڕەوبوون لە ناو منداڵدا بچەوتر بکەن. شێوازەکانی هاندان، پشتگوێخستن و بێبەشکردنی کاتی و پێداچوونەوەی لە سنوور بەدەر بۆ ئەم کارانە بەسوودن. بەشی 5 بخوێننەوە. کاتێ منداڵەکەتان چووە سەر توالێت خەڵاتی بدەنێ. لە 30 چرکەوە دەست پێ بکەن و بەرەبەرە ماوەکە زیاتر بکەنەوە. بەم زوانە ئێوە لە پێشکەوتنی منداڵەکەتان و بۆ ئەو ماوە زۆرەی لەسەر توالێت دادەنیشێت سەرتان دەسوڕمێنێ و ئەم شێوازە دەبێتە هۆی ئەوەی منداڵەکەتان بە ئارامی لەسەر توالێت دابنیشێت و بە ئاسانی کارەکەی ئەنجام بدات. لە ڕۆژدا بەڕێکوپێکی منداڵەکەتان بۆ سەر توالێت ببەن. کاتێک دڵنیابوون کە منداڵەکەتان زیاتر سوود لە توالێت وەردەگرێت چوونە سەر توالێتی بۆ ڕێکوپێک بکەن. ئەو مناڵانەی لە بەکارهێنانی توالێت خۆیان دوور دەخەنەوە بەرنامەیەکی ڕێکوپێکیان بۆ چوونە سەر توالێت نییە. باشترین حاڵەت ئەوەیە منداڵەکەتان 2 جار لە ڕۆژێکدا، یەکجار بەیانی دوای بێداربوونەوەی لە خەو و جارێکیش دوای قوتابخانە بیبەنە سەر توالێت. داوا لە مناڵەکەتان مەکەن زۆر لەسەر توالێتەکە بمێنێتەوە. ئاشکرایە 10 تا 15 خولەک بۆ ئەو کارە لە ڕۆژدا بەسە. پێویستە لە سەرەتاوە بە دەنگێکی هاوڕێیانە بەڵام بە پێداگیریەوە ئەو بابەتەی تێبگێنن، بە هاندان و خەڵات پێبەخشین و بۆ درێژە پێدانی ئەو شێوازە لە کاردابن. جلوبەرگی ژێرەوەی مناڵەکەتان ژمارە بکەن. لە زۆربەی کاتدا ئەو مناڵەی دووچاری پیسیکردنی بێئاگاییە جلەکانی ژێرەوەی دەشارێتەوە. بۆ دەستنیشانکردنی بەرەو پێشچوونی لەسەر جلەکانی ژێرەوەی ژمارە دابنێن و پێویستە لە هەر کامیان بۆ ڕۆژێک سوودی لێوەربگرێت. ڕەنگە ئەم شێوازە کەمێک گران دیار بێ، بەڵام لە ئەنجامدا یارمەتیتان دەدات و ئاگاداری بەرەو پێشچوونی منداڵەکەتان ببن. کاتێ مناڵەکەتان دەچێتە سەر توالێت خەڵاتی بدەنێ و ئەگەر ناو توالێتەکەشی پیس نەکردووە و ڕێکوپێک بوو خەڵاتی تری بدەنێ. لەم بوارەدا بەباشی ڕەفتار بکەن و خۆتان تووڕە مەکەن تا ببێتە هۆی خێراکردنی بە دوواداچوونی فێرکردنەکە. ئەگەر مناڵەکەتان پانتۆڵەکەی کەمتر پیس کرد خەڵاتی بدەنێ. ئەگەر منداڵەکەتان بە ڕێکوپێکی لە توالێت کەڵک وەردەگرێت بێگومان کەمتر جلوبەرگی پیس دەبێت. بەم شێوەیە لە بەرامبەر ئەوەش خەڵاتی بدەنێ. بە هەر حاڵ بۆ دڵنیایی کە منداڵ ناگەڕێتەوە سەر سروشتی پێشووی دیاری پێشکەش بکەن. ئەو جۆرە بابەتانە دوای چەند مانگێک بە تەواوی چارەسەر دەبێت چونکە هێشتا هێزی ماسوولگەکانی کۆمی پتە نەبووە. بۆیە هانی بدەن سەر لە نوێ دەست پێ بکاتەوە. ئەو کاتێ مناڵەکەتان لەسەر پێشاوە بە باشی ڕەفتاری لەگەڵدا بکەن. ئەگەر منداڵەکەتان بەڕێکەوت بیجامەکەی پیس کرد خوێن سارد بن و مەبۆڵێنن. سوود لە شێوازی پێداچوونەوەی بەشی 7 وەربگرن. ئەگەر بەرەنگاریشی کرد بە خوێن ساردیەوە بەڵام پێداگر و بەهێزەوە ناچاری بکەن جلەکانی بگۆڕێت و جلی پاک لەبەر بکاتەوە. داوای لێ بکەن 5 جار لە شوێنی جۆرا و جۆری ماڵەوە بۆ لای توالێتەکە ڕابکات و لەسەر توالێتەکە دانیشێت. داوای لێ مەکەن ماوەیەکی زیاتر بمێنێتەوە. لەسەر جوڵە پێویستەکان ڕای بهێنن. منداڵەکەتان دڵنیا بکەن کە ئەو کارە بۆ سزادانی نییە
بەڵکو بۆ فێربوونی ڕاهێنانێکی باشە. خۆڕاگر بن، ئەو کێشەیە بە یەکشەو چارەسەر نابێ و نابێ ئێوەش چاوەڕوانی ئەوە بن کە بە شێوێک چارەسەری بکەن. لەوانەیە باشبوونی ئەو حاڵەتە چەند مانگێک بخایەنێ و چەند جار ناچار بن کارەکەتان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە. مەبەستی سەرەکی لە ئەنجامدانی ئەو کارە ئەمەیە، یارمەتی منداڵەکەتان بدەن بۆ ئەوەی بتوانێت کێشەکەی چارەسەر بکات و لە بەرامبەری ئێوە و خۆشیدا هەستێکی باش پەیدا بکات. بێدەسەڵاتی لە کۆنتڕۆڵکردنی میزکردن لە شەودا. ئەگەر منداڵەکەتان فێربوو بچێتە سەر توالێت، چاوەڕێی ئەوەش بکەن جارجارە لە کاتی بەخەبەربوونیدا میز بەخۆیدا بکات. لەوانەیە ئەو حاڵەتە تا تەمەنی 5 بۆ 6 ساڵی بمێنێتەوە، بەتایبەت ئەو کاتانەی منداڵەکە هیلاک بووە و تووڕەبووە و نیگەرانە. ئەگەر ئێوەش ئەو جۆرە بابەتانە پشتگوێ بخەن، بەرەبەرە ژماری دووبارە بوونەوەکەی کەم دەبێتەوە. کاتێک منداڵ گەورەتر دەبێت، لە ئێوە زیاتر دەربارەی ئەو شتانە بێتاقەت دەبێت. بۆیە ئەگەر ئێوە کەمێ بێتاقەت بن، ئاساییە، بەڵام هاوارکردن بەسەریدا و ترساندن و سزادانی دەبێتە هۆی ئەوەی زیاتر بێتاقەتی بکات و هانشی دەدا لەگەڵتاندا بەشەڕ بێت کە زیاتر میزکردنەکەی زۆرتر دەبێ و ئەگەر هەر بە تەڕکردنی بیجامەکەی درێژەیدا نابێ پشتگوێ بخەن. پێویستە یارمەتی بدەن تا کێشەکەی چارەسەر بکات، چ کێشەکە دەرونی و ڕۆحی یان فیزیکی بێت. لەم کاتەدا بۆنکردنی گورچیلە و میزڵدانی لە بەرچاو بگرن و قسە لەگەڵ پزیشکدا بکەن. لەوانەیە بەهۆی لەدایکبوونی خوشک یان برا یان کێشەی قوتابخانە و بەشەڕکردنی لەگەڵ هاوڕێکانیدا بێت. بارودۆخی منداڵ لە ڕووی گیر و گرفتە پزیشکیەکانەوە بنرخێنن. مناڵانی زۆر دەناسین کە بۆ لێکۆڵینەوەی بابەتەکانی دەرونی پەیوەند بە خۆتەڕکردنی ڕۆژانەیانەوە دێن بۆ لامان، بەڵام لە ڕاستیدا کێشەی سەرەکی دەرونی و سۆزی نییە. پێش تاقیکردنەوەی ڕێگا جۆرا و جۆرەکان داوا لە پزیشک بکەن بە تەواوی مناڵەکەتان لەلایەنی پزیشکیەوە تێڕوانین بکات. لەوانەیە هۆی سەرەکی بۆنکردنی بۆری میزکردن یان بچووکبوونی میزەڵدان و لاوازی ماسوولکەکانی بێت و دوور نییە پەیوەندی بە دەمارەوە ببێت. چۆنیەتی کۆنتڕۆڵکردنی میزڵدان. هەندێک مناڵان بەهۆی ئەوەی کە قەبارەی میزڵدانیان بچووکە و توانای ڕاگررتنی میزیان نییە، بە درێژای ڕۆژ ناتوانن میزڵدانیان کۆنتڕۆڵ بکەن. ئێوە نابێت چاوەڕێی ئەوە بکەن میزڵدانی منداڵەکەتان زیاتر لەو ڕادەیی بۆ تەمەنی خۆی گونجاوە توانای هەڵگرتنی میزی هەیە زیاتر بێت. لێیاتان نەچێت مناڵان لەلایەنی پەرەپێدانی فیزیکی و گەورەبوون و تەواوبوونی جەستەییان جیاوازیان هەیە. ڕادی تەواوبوونی سروشتی بۆ منداڵانی تەمەن 3 تا 4 ساڵی زۆر ئاساییە. جارجارە بیجامەکەیان تەڕ بکەن، چونکە ئەوەندە سەرقاڵی یاریکردن دەبن بیریان دەچێت بڕۆنە توالێتەوە. تەڕکردنەکانی دەماری کەم بکەنەوە. ئەگەر دەرکەوت کە قەبارە و شێوەی میزڵدانی منداڵەکەتان ئاساییە، بەڵام لە کاتی تووڕێی و نیگەرانیدا بیجامەکەی تەڕ دەکات، ئەو کاتە هەموو هەوڵی خۆتان بۆ فێرکردنی شێوازەکانی ئارامگرتنی بخەنەگەڕ. لەو کاتەدا فێر دەبێت کەمتر خۆی تەڕ بکات و داوای لێ بکەن لە کاتی ترس و نیگەرانیدا سوود لە شێوازەکانی ئارامبوونەوەی خێرا وەربگرێت. بۆ نمونە، ئێمە ئەم شێوازەمان بەسەر ئەو مناڵە تووڕە و نیگەرانانی خۆیان تەڕ دەکرد تاقی کردەوە. بە سوود وەرگرتن لەو شێوازانە لەسەر کورسی ئەزموونیدا سەرکەوتنیان بەدەستێنا و بەسەر کێشەکەیاندا زاڵ بوون. منداڵەکەتان دەترسێت کەڵک لە توالێتی شوێنی تر وەربگرێت. هەندێک لە مناڵان دەترسن جگە لە توالێتی ماڵی خۆیان کەڵک لە توالێتی تر وەربگرن. ئەگەر منداڵەکەی ئێوەش کێشەی وای هەیە، بەشی 7 بخوێننەوە. ئەو منداڵانەی سەرقاڵی یاریکردن دەبن. هەندێک مناڵان کاتێ لەگەڵ هاوڕێکانیان خەریکی کارکردنن، ئەوەندە جەنجاڵن کە سەرنجی ئەو ئاماژانە نادەن کە میزڵدان بۆ مێشکی دەنێرێت. ڕێگاچارەکان بە شێوەیەکە کاتێ مناڵەکەتان بە نیشانەی میزی زانی بیر لە وەستانی یاریەکەی بکاتەوە و بچێتە سەر ئەو دەستخانە. ئەو مناڵانەی ئەوەندە گەورە بوون و بایەخی بەکارهێنانی توالێت دەزانن، بۆشی بکەنەوە ئەگەر لە کاتی یاریکردندا پانتۆڵەکەی تەڕ کرد، ئەوەتان بۆ دەچەسپێنێت کە ناتوانێت هەم یاری بکات و هەم خەیاڵیشی لای چوونە سەر توالێت بێت. ئەگەر بۆ جارێکی تر مناڵەکەتان خۆی تەڕ کردەوە، مۆڵەتی مەدەنێ ئەو ڕۆژە بۆ یاریکردن بڕواتە دەرەوە، بەڵام بۆ ماوەیەکی زۆر لە یاریکردن بێبەشی مەکەن. ئەگەر ئەو شێوازە کاریگەری هەبوو سەرکەوتنی بەدەستهێنا، ئیتر درێژە بۆ ڕەفتارە مەدەن، زۆر خوێن سارد و میهرەبان بن و تووڕە مەبن، دەنگتان بەرز مەکەنەوە. بیرتان نەچێت ڕۆڵی ئێوە ئەمەیە.
یارمەتی بدەنێ تا خۆی تڕ نەکات. ئەو کاتەی ماوەی سزاکەی تەواو بوو مۆڵەتی بدەنێ دووبارە دەست بکاتەوە بە یاریکردن، بەڵام جارجارە بۆ ماوەی 5 خولەک بگەڕێتەوە بۆ ماڵەوە و بچێتە سەر توالێتەکە. داوا لە مناڵەکەتان بکەن هەر 15 خولەک جارێ سەرێکتان لێ بدات تا بزانێت خۆی تڕ نەکردووە. ئەگەر وای نەکرد مۆڵەتی مەدەنێ لە کۆڵان یاری بکات. ئەگەر مناڵەکەتان هاتەوە ماڵەوە خۆی تڕ نەکرده بوو هانی بدەن و پێی بڵێن ئێستا دەتوانی بۆ ماوەی 4 سەعاتێک یاری بکەیت. بەرەبەرە ماوەی کاتی نێوان تاقیکردنەوەی پانتۆڵ و تڕنەکردنەکەی زیاد بکەن تا ئەو ڕادەیەی تێدەگات چ کاتێک پێویستە بچێتە سەر توالێت. بەم شێوەیە گریمانەی خۆتەڕکردنی کەم دەبێتەوە. هەوڵ بدەن جارەکانی تەڕکردنی لە ڕۆژدا هەژمار بکەن. بیرتان نەچێت ئەگەر ژمارەیان کەم بووەوە هانی بدەن. ئەگەر خۆشی تەڕکردەوە بۆ ڕۆژێکی تر لە یاریکردن بێبەشی بکەن و ڕاهێنانی چوونە توالێتی لەگەڵدا ئەنجام بدەن. تاقیکردنەوەکان دەریان خستووە کە زۆربەی دایک و باوکان بەو شێوەیە ئەنجامی باشیان دەستکەوتووە و منداڵەکان لە خۆتەڕکردن دوورخستوەتەوە. منداڵی فێرنەکراو. ئەگەر منداڵەکەتان هێشتا فێر نەبووە بچێتە سەر توالێت و خۆی پیس دەکات، بەڵام دەتوانێت خۆی جلەکانی دەربێنێت. ئەوە بۆ فێربوونی چوونە سەر توالێتەوە ئامادەیی خۆی ڕادەگەیەنێت. بەڵام ئەگەر وابیر دەکەنەوە مناڵەکەتان تا ئێستا ئامادەیی فێربوونی چوونە سەر توالێتی نییە. یەکەم جار کە ئەو کارانەی ئەنجامدا بە پێداگیریەوە، بەڵام بە خوێنساردیەوە پێی بڵێن نەخێر مەکە و هەوڵ بدەن خێرا بەر لە کارەکەی بگرن یان دوای ئەنجامدانی ئەو کارە خێرا خۆتانی پێبگەێنن. بۆ ئەوەی ئیتر بۆ جارێکی تر ئەمە ڕوو نەداتەوە جلەکانی لەبەردا بنێن و جلێکی تری لەبەر بکەن تا نەتوانێت بە ئاسانی دەریان بێنێت. لە کاتی یاریکردندا زیاتر چاودێری بکەن. کاتێ مناڵەکەتان دەیەوێ بخەوێت یان وەنەوزێک بدات بۆ کەشوشەیەک بدەنە دەستی و پێی بڵێن کاتێک خەبەری بووەوە یاری پێ بکات. بە هیچ جۆرێک ناوی دایبی و پیسایی و توالێت مەبەن. منداڵی فێرکراو. ئەگەر منداڵەکەتان فێرکرا بوو بچێتە سەر توالێت پێویستە بە شێوەیەکی تر کار بکەن. ئەگەر منداڵەکەتان لە شوێنێکی نەگونجاودا خۆی پیس کرد بە جۆرێک هەوس و کەوت بکەن کەوا دیار بێت ئەم جارە بەڕێکەوت بووە ئیتر دووبارە نابێتەوە. یەکەمین جار کە ڕوویدا زۆر بەگرانی نەیگرن، بەڵام داوا لە مناڵەکەتان بکەن نیشانتان بدات پێویستە بچێت بۆ کوێ. بە یەکەوە ڕاهێنان لەسەر چوونە سەر توالێت بە شێوەیەکی دروست بکەن. داوا لە منداڵەکەتان بکەن بەرەولای توالێت ڕابکات و لەسەری دابنیشێت. هانی بدەن. ئەگەر منداڵەکەتان دوای چەند ڕۆژێک سوودی لە ڕاهێنانی چوونە سەر توالێت وەرگرت هانی بدەن. هەوڵ بدەن ئەو ڕاهێنانە بۆ مناڵەکەتان سەرنجڕاکێشتر بکەن. بۆ نمونە مۆڵەتی بدەنێ ئەوەندەی دەیڵێ دەیەوێت بابە قوڕی سیرامیک و لمی کەنار دەریا و شتی لەو بابەتانە یاری بکات تا نیازێکی بە یاریکردنی پیسایەکەی نەبێت. منداڵی یاخی بوو بێگوێ. ئەگەر منداڵەکەتان لە تووڕێی ئێوە و لە ڕەفتاری خۆی خۆشی دەبینێت ڕەنگە لە شوێنی نەگونجاودا خۆی پیس بکات تا کاردانەوەی ئێوە هەڵسەنگێنێت. سوود لە پشتگوێخستنی هاوپێوانەیی لە بەرامبەری ڕەفتارەکانیدا وەربگرن. دایکێک هات بۆ لامان و گوتی منداڵەکەی دیواری تەوالێتەکە پیس دەکات. ئەو دایکە منداڵەکەی چەند جار سزادا بوو، بەڵام هیچ ئەنجامێکی دەست نەکەوتووە. ئێمە پێشنیارمان کرد بۆ ماوەی هەفتەیەک ڕەفتاری منداڵەکەی پشتگوێ بخات. لە سەرەتادا مناڵەکە زیاتر لە جاران ئەو ڕەفتاری ئەنجام دەدا، بەڵام کاتێک لەگەڵ پشتگوێخستنی دایکیدا ڕوبەڕوو بووەوە و بینی هەرجارێک کە بە دروستی دەچێتە توالێت هانی دەدەن. خێرا لە ڕەفتارە نەشیاوەکەی وازی هێنا لە شێوازی پێداچوونەوەی لە ڕادە بەدەر سوود وەربگرن. دایکان و باوکان ناوێرن ئەم ڕەفتارانە پشتگوێ بخەن. ئەگەر ئێوەش ناتوانن ڕەفتاری مناڵەکەتان پشتگوێ بخەن سوود لە شێوازەکانی پێداچوونەوەی لە ڕادە بەدەر و لە ڕاهێنانی پۆزەتیفانە وەربگرن. ئەگەر منداڵەکەتان شوێنێکی پیس کردووە ناچاری بکەن لە جاران باشتر پاکی بکاتەوە. بە خوێنساردی بمێننەوە و بە وتەی ئارام و پێداگیری بە مناڵەکەتان بڵێن کە پێویستە فێربێت چۆن هەموو شوێنێ بە پاکی ڕابگرێت. بۆ نمونە ئەگەر کوڕەکەتان دیواری توالێتەکەی پیس کرد ناچاری بکەن دیوار و زەوی توالێتەکە بشۆرێت. منداڵانی کەم تەمەن بۆ ئەنجامدانی ئەو کارانە پێویستیان بە یارمەتی هەیە. لەو کاتەدا ئەگەر پێویستی کرد یارمەتی بدەن، بەڵام ڕێگە بدەن خۆی هەموو کارەکانی ئەنجام بدات.
ئەگەر بەرەنگاریکردنەوە ئێوە بە زۆر ناچاری بکەن شوێنەکە پاک بکاتەوە. دوای ئەنجامدانی پاکردنەوەکە داوای لێ بکەن 10 جار لە شوێنی جۆرا و جۆری ماڵەوە بۆ لای توالێتەکە ڕابکات و لەسەر توالێتەکە دانیشێت بۆ زانیاری زیاتر دەربارەی شێوازەکانی پێداچوونەوەی لە ڕادەبەدەر بەشی 2 بخوێندنەوە. خەڵاتی بدەنێ. لە ماوەی چەند هەفتەی دواییدا بۆ باشتر بەکارهێنانی توالێت خەڵاتی بدەنێ. منداڵەکەتان ئەو توالێتانەی پێی ئاشنا نیە بەکار ناهێنێ. زۆربەی ئەو مناڵانەی تازە فێربوون بچنە سەر توالێتەوە تەنیا لە بەکارهێنانی توالێتی ماڵی خۆیان و ئاشناکانیان ئاسوودەن، بەڵام بەرەبەرە لە توالێتی شوێنی تریش سوود وەردەگرن. هەندێک مناڵانی تەمەنی 3 تا 4 ساڵ دەربارەی ئەو توالێتانە بزێوی دەکەن. دایانەوێت بزانن توالێتی خانووەکانی تر لەکوێ و چۆنە. دایانەوێت دڵنیابن ئەگەر پێویستی کرد دەتوانن بۆ توالێت بچن. جارجارە منداڵ هەر لەبەر بزێوی خۆی دەچێتە سەر توالێت. لە تەمەنی 4 ساڵیدا زۆربەی مناڵان هەز بەمانەوە لەسەر توالێت دەکەن کە ئەوەش کارێکی ئاساییە ئەگەر لەگەڵ ترسدا ڕوبەڕوو نەبێتەوە. بەڵام ئەگەر ترسی وەک شەرمکردن هاتە پێشەوە، بە تایبەتی ئەو مناڵانی شەرمنن یان ترسنۆکن، گرفتیان زیاتر دەبێت. هەرچەندە ئەم جۆرە ڕەفتارانە زۆر جار خۆیان بە تێپەڕبوونی کات چارەسەر دەبن، بەڵام هەندێک لە گەورەکانمان دیوە کە لە هەموو ژیانیاندا ئەم کێشەیان هەبووە. بۆیە ئەگەر ترسی مناڵەکەتان لە ناو نەچوو، پەیڕەوی ئەم هەنگاوانەی خوارەوە بۆ گەیاندنی یارمەتی پێیان بکەن. ترسەکانی منداڵ بناسنەوە. قسە لەگەڵ منداڵەکەتان بکەن و تێبگێنن لە چ شتێک دەترسێت. سوود لە هەموو شارەزاییەکانی پێکهێنانی پەیوەندی خۆتان وەربگرن. لەگەڵیاندا بچنە توالێتێکی نائاشنا و پرسیاری لێ بکەن تا بزانن چ شتێ بێتاقەتی دەکات. ئایا ترسەکەی بەهۆی دووربوونیەتی لە ئێوە؟ ئایا دەترسێت کەسێک بێتە ناو توالێتەکە و ببینێت؟ ئایا دەترسێت دەرگاکەی لەسەردا بخرێت و حەبس ببێت؟ ئایا لە پیسبوون دەترسێت؟ هیچ کاتێ ترسەکانی مناڵەکەتان بە بێبایەخ و بچووک مەزانن. دڵنیای بکەنەوە کە بەرنامەی بۆ ڕێک دەخەن تا یارمەتی بدەن بەسەر ترسەکانیدا زاڵ ببێت. لە توالێتە سادەکانەوە دەست پێ بکەن. کاتێک کێشەکەتان دیاری کرد، بە هەڵبژاردننی سادەترین توالێت کێشەکەی چارەسەر بکەن. پێڕستێک لە هەموو ئەو توالێتانەی کە مناڵەکەتان لی دەترسێت ئامادە بکەن و ڕێگەی پێ بدەن یەکێک هەڵبژێرێت. بۆ نمونە جیسی توالێتی ماڵی پوری هەڵبژارد، چونکە ئەو لەوە دەترسا کەسێک بێتە ژوورەوە ببینێت. جیسی لە نێوان هەموو توالێتەکان جگە لە توالێتی ماڵی خۆیان، ماڵی پوری لە هەموو شوێنێکی تر بەلایەوە ئاسوودەتر بوو. لە سەرەتاوە دایکی وەکو پاسەوان لە بەردەرگای توالێتەکە دەوەستا. هەر بەم شێوەیە ئەو زیاتر و زیاتر لە توالێتەکانی جۆرا و جۆر هەستی بە ئاسوودەیی دەکرد. دایکیشی هانیدا و خەڵاتی پێدەبەخشی. لە ئەنجامدا جیسی توانی بچێتە توالێتی چێشخانەکانیش. میکرۆبەکان. زۆربەی مناڵان بەم هۆیەوە ناچنە توالێتی شوێنانی ترەوە، چونکە زۆر لە میکرۆبەکان دەترسن. بەشی 12 بۆ 6 دەربارەی دڵنیانەبوون لە پاکی بخوێننەوە تا زانیاریەکانی پەیوەندی بۆ بابەتانەتان دەست دەکەوێت. لە دوایدا بە شێوەیەکی تایبەت خەریکی چارەسەرکردنی کێشەی توالێتەکە بن. زۆر گرنگە کە ئێوە هاوکاری و هاوڕێیەتی بکەن تا ببینن چ شتێ ئازاری دەدات. ئەگەر منداڵەکەتان لە بابەتەکانی تەندروستی دەترسێت، فێری بکەن چۆن بە پاک و خاوێنی خۆی ڕابگرێت. منداڵێکیان هێنایە لامان کە زۆر ورد و پاک و ڕێک و پێک بوو، بەڵام سوودی لە توالێتی قوتابخانە وەرنەدەگرت چونکە لەلای ئەو پیس بوو. جارجارە خۆی تەڕدەکرد. دایک و باوکی قسەیان لەگەڵ بەرپرسانی قوتابخانەکەی کرد و داوایان لێکرد توالێتەکانیان پاک بکەنەوە و چاودێری بکەن. لە ئەنجامدا کێشەی ئەو منداڵەش چارەسەرکرا. ترسی منداڵەکەتان لەناوبەرن. ئەگەر منداڵەکەتان لە ڕادەبەدەر بە دیمن و بۆنی توالێتەکانی گشتی هەز بە جۆرێک لە حەساسیت دەکات، فێریتەکەوە تا تێبگات چ شتێک ئازاری دەدات. داوای لێبوونەکەی ببێت و ئینجا بچێتە سەر توالێتەکە. بیرتان نەردەبێت بە تەنیا و هەر کاتێ پێویستی پێبوو هەموو توالێتەکان بکات. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عەتاقەرەداغی جێبەجێکار، سۆزان سالار پێشکەشکار پەسەند بفەرموون. هاوڕێمان بن.